جژنی قوربان نزیک بۆتەوە مەیدانی ئاژەڵانیش بەرناکەوێت بۆ قوربانیکردن، بەڵام کێشەیەک دروست بووە. ئێستا ئەو ئاژەڵانەی پێشتر دەکرانە قوربانی ئێستا نرخەکەی گران بووە لە چاوجارانە. لایەکی تریشەوە کێشەی کەم ئەندامان. وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەڵێت نابێ موچەکانیان هاوتای بەغدا بکرێت، چونکە ئەمان زەرمەندە بنەمان و چەنەوەڵێکی دیکە بۆ هێناون. سڵاوتان لێبێت. جژنی قوربانی پیرۆز نزیک بۆتەوە و ئیتر مەیدانی فرۆشتنی ئاژەڵ و مەڕووماڵات لە هەولێر قەرەباڵغی تێکەوتووە. بەڵام نرخی ئاژەڵ گران بووە و ئەرکی ئەو کەسانە قورسە کە بیانەوێت قوربانی و خێر و سەدەقە بکەن. هاورە سلێمان کاری فرۆشتنی ئاژەڵ دەکات و بۆ 964 دەڵێت ئاژەڵ لە دەرەوە نایەت، بۆیە گران بووە. خەڵک زیاتر بەرانی دەوێت کە بۆ قوربانی گونجاوە، بەڵام نرخی گران بووە و کیلۆی 9000 دینار زیاترە. بە قسەی محەممەد تۆفیقیش کە ئاژەڵ فرۆشە و ئەزمموی زۆری لە بازاری ئاژەڵاندا هەیە، ئێستا تەنیان لە ئێرانەوە ئاژەڵ و مەڕووماڵات دێتە کوردستان و لە سووریا و شوێنی دیکەوە نایەت. ئەمە شوای کردووە ئاژەڵ گران بێت. محەممەد دەڵێت ئاژەڵی سووری دەچێتە سعودیە و پارەی زیاتر دەکات، بۆیە نایهێنن بۆ کوردستان. جوتیاران و ئاژەڵدارانی کەرکووک گلەییان لە بازگەکان و بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ کەمکردنەوەی پارەی گەنم هەیە و دەڵێن بە خۆیاندا نەچنەوە ئەوان هەڵوێستیان دەبێ و دەست دەکەن باگربوونەوە و خۆپشاندان. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بۆ هەر تۆنێک گەنمی ئەو جوتیارانەی لە دەرەوەی پلانی وەزارەتی کوشکاڵدان 500,000 دینار بدرێت و ئەوەش زیانێکی زۆر بە جوتیارانی ناوچە دابڕێنراوەکان دەگەێنێت. جوتیارێکی سنووری تۆبزاوە کە خۆی وەک ساتع کەرکووکی بە 964 ناساندووە دەڵێت ئەمڕۆ کۆبنەوەیەکمان ئەنجامدا و ڕێکەوتین لەسەرەوەی ئەگەر تا ڕۆژی 1/6/2026 حکوومەتی فیدراڵ بە بڕیارەکەیدا نەچێتەوە و داواکاریەکانمان جێبەجێ نەکات، ئەوە ئێمەش هاوشێوەی پارێزگاکانی باشووری عێراق کاردانەوەمان دەبێت و دەست بە خۆپشاندان و گرتبوونەوە دەکەین. هەرکە جەژن نزیک دەبێتەوە ئیتر خەڵک دڵی نەرم دەبێت و دەستیشان کراوەتر دەبێت. ئەوانەی خواپێدا و خێرۆمەندن هەژار و کەم دەرامەتان بەسەر دەکەنەوە. ئەمڕۆ لە سلێمانی خێرخوازێک بێ ئەوەی ناوی خۆی ئاشکرا بکات نیۆڕۆخوانێکی بۆ ڕێبوار و کرێکاران ساز کرد. خواردنەکە لە گەڕێکی ئازادی و لەلایەن ستافی شێف بیلالەوە دابشکرا. وەستا بیلال کە شێفێکی دەستاوخۆشە قسەی بۆ مایکی 964 کیلۆ دەڵێت مریشک و فاسۆلیا و برجمان بۆ لێناون و ئەو کەسەشی کەرەستەکانی بۆ کڕین پێیوتم نابێ بە هیچ شێوەیەک ناوم بهێنن. وەستا بیلال هەروەها ئاشکرای کرد کەسە خێرخوازەکە بەتەمایە بۆ ڕۆژی عەرەفە ئێوارە خوانێک لە یەکێک لە مزگەوتەکانی سلێمانی ئامادە بکات. بە قسەی شێف بیلال سلێمانی خێرخواز و پیاوچاکی زۆری تێدایە و ماوەیە کە بە بەردەوامی خواردن و کەرەستەی پێویست بۆ ستافەکەی ئامادە دەکەن و ئەوانیش بێ بەرامبەر پێشکەشی کرێکار و ڕێبوارانی سەرشەقامی دەکەن. هەرچەندە کەم ئەندامان داوای هاوتای موچە دەکەن لەگەڵ بەغدا، بەڵام وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەڵێت زەرەریانە و ئەوانەی موچەی دیکەیان هەیە بەو پێ بێت یەکسەر دەبڕدرێت. کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەرێم بە 964 وت هەڵەیە داوای هاوتاکردنی موچە لەگەڵ بەغدا بۆ کەمەندامان و زەرەری باش دەکەن. وتیشی لە هەرێم 20,000 کەمەندام هەیە کە خانەنشین و فەرمانبەر و وارسی خانەنشینانن، یەکسەر موچەکانیان دەبردرێت بچنە سەر بەغدا. وەزیری کار ئاماژەی بەوە کرد داوا دەکەن بە پێی یاساکەی ساڵی 2011 پەرلەمانی کوردستان موچەی کەمەندامان زیاد بکرێت و هیچ کەمەندامێک لە 250,000 دینار کەمتر وەرنەگرێت. سەرشتان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە جێگەی دڵخۆشیە بۆ 964 و بۆ خانەوادەیەکی سلێمانیش. لەبەرەوە کۆمیشە ئێمە ئیشی خۆمانمان کرد بە بیرتان دێنمەوە هەر لە گەشتی هەواڵەکانیش پێم وتن کە خانەوادەیەک لە سلێمانی کوڕێکی نابینایان هەیە زۆر ئارزوی خوێندنی هەیە، بەڵام بەهۆی کۆمەڵی کێشەوە توانێتی تاوەکو پۆلی بخوێنێت. ئێمە کێشەکەی ماگەیاند ئەو کات دایکی قسەی کرد کە کێشەی مەنهەجی هەیە کوردی و عەرەبی و ئینگلیزی بەهۆی گۆڕانکاری لە مەنهەجەکان نەیانتوانێت بخەنە سەر میمۆری و ئەم کوڕیان بخوێنێت کوڕە نابیناکەیان. بەڵام ئاری کلاس کە پەیمانگایەکە هاتە سەرخەت و لە ڕێگەی 964ەوە بەڵێنی پێدا کە کۆی مەنهەجەکەی بۆ
دابین بکات بۆی بەردەوام بێت لە خوێندن باوان کە نابینایە بەردەوام دەبێت لە خوێندن و پاشانیش دوو قوتابی تریشیان هەیە هەر مەصرفی ئەوانیش بکەن و پاشانیش تاوەکو 12 ئامادەیی کۆی منهەجەکەی بۆ دابین بکەن ئەمە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ ئەو خانەوادەیە دایکیشی قسەی کرد و دەڵێت و ئەزانم تازە لە دایک بوومەتەوە کە ئێستا کێشەی کوڕۆنابیناکەم چارەسەر دەبێت بە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لای.